ئەو کاتە و هەموو کاتێکتان باش بە هیوام هەمیشە بە تەندروستی و لەشساغی بتان بینم زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ لە ڕۆژێکی ئاواگرێک هەمومان کۆبووینێتەوە چەند ساڵاچێکی جوانمان بۆ ئێوە ئامادە کردووە بە هیوام بەدڵتان بی ئێستاش داوا لە قوتابی سیدرا و هۆنا دەکەم کە بێن بۆ پێشکەشکردنی ئاڵای کوردستان بە بەڕێوەبەری قوتابخانە بە چەپڵەکانتان چەپڵەکانتان بۆ کتابە جوانان ئێستاش هەمومان دەست لەسەر دڵمان هەڵدەستینە سەر پێ بە سرودی ئەی ڕەقیب کە لەلایەن قوتابی ئازیزەکانمانەوە ئامادە کراوە هەمومان دەستمان لەسەر دڵمان دەبی زۆر سپاس ئێستاش داوا لە بەڕێوەبەری قوتابخانە بە ڕێزما مۆستا گۆران ڕا دەکەین بۆ پێشکەشکردنی وتارەکەی بە چەپڵەکانتان با بفەرموێت فەرموو مامۆستا مامۆستایانی بەڕێز هەموو لایەکتان زۆر بەخێر بێن زۆر خۆشحاڵم بەو شێوە جوانە دەتان بینم بەشەکتان کە زلی نەتەوەی کورتان خۆشیە قوتابیانی خۆشەویست مامۆستایانی بەڕێز ئەوڕۆ ڕۆژێکی زۆر زۆر پیرۆزە و ڕۆژێکی تایبەتە لە تاریخی کورد 77 ساڵ بەر لە ئەمڕۆ لە گۆڕەپانی چوارچرا لە شاری مەهاباد لە سابڵاغ لە 22 یەکی 1946 هاڵای پیرۆزی کوردستان لەلایەن فاتمە حوسەینی بۆ یەکەمین جار دروست کرا و هەڵدرا دەبی هەر تاکەک لەما زۆر شاناسی بەخۆی بکا کە ئاڵایەکی پیرۆزی هەیە وەکو ئاڵای کوردستان هەتوو بەڕێزگرتنت لەوانە تەمەنی ئەو ئاڵایە درێژ دەکەین و پێویستە هەر یەکێک لەنگۆ شاناسی بەو ئاڵایە بکە و ڕەنگەکان وەکو ناوی خۆی بزانی و بشزانی کە ئەو سوورەی لەو ئاڵایەدا هەیە بەرهەمی خوێنی شەهیدانە پێناسەی ئاڵا لە ساڵی 2009دا پەرلەمانی کوردستان بڕیاریدا ڕۆژی هەفتەی کانونی یەکەمی هەموو ساڵێک وەکو ڕۆژی ئاڵا دیاری بکرێت لەو ڕۆژەدا سەرجەم ئاڵاکانی سەردام و دەستگاکانی هەرێمی کوردستان بگۆڕدرێن و نوێ بکرێنەوە شێوەی ئاڵای کوردستان ئاڵای کوردستان لە لاکێشەی ئاستۆی پێکهاتووە لاکێشەی سەرەوەڕێنی سوورە وەکە ئاماژەیەک بۆ خوێنی شەهیدان دانراوە ئەوەی ناوەندی ڕەنگی سپیە کە ئاماژەیەک بۆ ئاشتی و ئارامیە و لاکێشەی خوارەوە ڕەنگی سەوزەکە هێمای سەوزی کوردستانی بەهارە بەرینی دوو لەسەر سەر درێژی